شیلای جان وەسە چۆنە؟ لەخوا بەزیابێت نەجاتێ لەخوا بەزیابێت ئەوە ڕەفیقمە دادێکیان بەخێر بێت چی پێویستە لەم دنیاە بۆ بکەم؟ هیچم پێویست نییە دایجان لەخوا بەزیابێت لەو مشکلەی نەژاتان لەخوا بەزیابێت دایجان برادێکم وەزی ماڵیان زۆر خراپە سەردانێکێکم و ئەگەڕێمەوە بۆ لاتان زۆر چەند باش شیلای جان بێخەم بە ئەگەڕێمەوە بۆ لاو دەمن خواحافیز خوا لەگەڵ هەموو کاتێک باش ئەو مناڵانەوەتان چۆنە؟ وەڵا شکر باشە مناڵەکان وەز ئەیان زۆر باشە باشە سەردانیشم بکەین فەرموو لە چۆم چی بووە؟ چیمە؟ لەخوا بەزیابێت وەستتان زۆر باشە بێخەم بە وەست زۆر باشە لەخوا بەزیابێت کاکە شکور هەمووتان باشن بە خێزانی لێرن ئەم برا بەرەزە ئێوەی هێناو بۆ ئێرە لە ماڵەوە غاز لیاون ئەم کاتێ باش؟ وەستان چۆنە؟ زۆر باشە باشە کچی باش چۆنی؟ باشیت برای مدیری شانکی روزن باشی زور چاکر چۆنن چووی باوکو باشی ئەبی خەمیجیان تۆز نستووە باشی تۆزێکی تر لەگەڵ دای و بابا چنەوە ماڵەوە باشە؟ لەخوا بەزیابێت وەستە زۆر باشە ئێستا باشم شکر باشم بەس بەڕێز تۆ چۆن لەگەڵ ئێمە هاتی و بەڕاست چۆن نەزانی و پێویست ناکە ئەو واجبێکی خۆم بوو بەجێبێنە خوشکور باشیت دکتۆر نامرم نه ئیشەڵڵا باشن هەمووتان باشن مناڵەکانیش باشن تۆزێکی تر هەمووتان لە خەستخانە دەرەچن بۆ ئەمان لێ هاو شیرین جان ئازارت هەیە؟ سلام علیکم علیکم سلام سلام بەخێر بێنیان بەخێر بێن سەر چاو کاک سۆرانجان ئەوە دایکمە و ئەوە شیلانی خوشکمە خۆشحاڵم زۆر کچەکەم چۆنی ئێستا باشتری چاگەبی ئینشەڵڵا خۆش بکەوە دایەجان ئێمە قەرزاری ئێوەین کوڕەکەی ئێمەی لە مردن ڕزگار کرد وەیە بڕیارم ماوە لەمڕۆوە مەسرەفی خەستەخانە و هەرچی بژێوی ژیانتان هەیە من لە ئەستۆی بگرم سپاس منیش گەورەترین خەڵات پێشکەش بە کاکە ئامانجیەکەم